کاری و بە ئیزافەشەوە بۆ بژێڕیتەوە بە جوانتر لەوەی کە بەخۆی ڕوویداوە بە پێشبینی داهاتوش کە بۆ نمونە فیلمی ئەڤاتار و بەدەیان فیلمی جوانی دیکەی فانتازی کە لە دنیا دروست کراوە. فیلمی یوسف من قسە دەمە لەسەر فیلمی یوسف بکەم. فیلمی یوسف من ناڵێم یەکێکە لەو شاکارە گرنگ و ناوازانەی دنیا ناڵێم، بەڵام فیلمێکی مهمە، فیلمێکی گرنگە کە پێویستە زۆر کەس ببینی. فیلمێکی گرنگە چونکە شێوازی دیکە لە سەپۆرتکردن لە پشت ئەو فیلمەوەی ئەویش ڕێکخراوە. پێشتر کە کارکراوە هەر حکوومەت و وەزارەتی ڕۆشنبیری و ئەنجومەنی وەزیران و کۆمەڵک دام و دەستگای هونەری و معنی سەپۆرتی فیلمیان کردووە، بەڵام ئێستا دەبینیت ئەمە هەنگاوی یەکەم نییە بێگومان، پێشتریش کۆمەڵک ڕێکخراو سەپۆرتی فیلم و فیستیڤال و هەندێک گەنجیان کردووە کە فیلم دروست بکەن و کە چالاکی سینەمایی بکەن، بەڵام ئەمەیان زۆر گرنگە، ئەو بەردەوامێتە زۆر گرنگە. پێشتر دیارە ئەو ڕێکخراوانە پیدیۆ و ئینترنیوز و ڕێکخراوی خانمان و پێم وایە ئەوانە سەپۆرتی فیلمیان کردووە. پێشتریش ڕێکخراوێکی سویدی من کاریم لەگەڵیان دەکرد، 2 ساڵ خەریک بووین، 10 فیلمیان بەرهەمهێنا. بەڕاستی گرنگە، زۆر مهم.